لەسەر قەزیەی کورد کاری کردووە. پەنجەکان شتێک بەڵێن یەکەم کتێبی من بوو، کتێبێکی کۆمەڵە چیرۆکێکی بچکۆڵە بوو کە دواتر لە دوای 2 ساڵ کرایە فارسیش بە زمانی فارسی بڵاو بووەوە. شێواندنی ئەو واقعەی کرد ئەم ڕۆمانە باسی هەموو ناشرینیەکانی شەڕی ناوخۆوەکە، باسی هەموو ناشرینیەکانی حیزبە سیاسیەکانەکە و هەموو ئەو کەسانەکە کە ڕۆژگارێک بە ناوی خەباتجێڕیەوە، بە منەتی خەباتجێڕیەوە، نەک بە ناوی خەباتجێڕیەوە، بە منەتی خەباتجێڕیەوە دێنەوە ناو شارەکان و ناو شارەکان هەموو شتێک داگیرەکەن. هەر ئەوەی داگیریەکەن هەر تەنها بارەگای حیزبەکان نییە کە وەڵێ بۆ من بێەوە بڵێ بۆ من بێ، بەڵکو ئیرادەی ئینسانیش داگیرەکەن، ئینسانیش داگیرەکەن و حورمەتی ئینسانیش داگیرەکەن. هەموو ئەوانە داگیرەکەن و ئەوەی کە بەردەوامیش لەڕێ ئەو هەموو داگیرکاریە بە دواییەکە ئەیکەن وردە داهاتوو ئایندەی هەر یەکێکمان تاریکەکەن، تاریک هەتا تەواوەیکێنە تاریک و نوتەچێک کە بگاتە ئەوەی قیژەیەک بێت، ئەو قیژەیە هەر ئەبێ بکرێ، هەر ئەبێ هەمومان گوێبیستی ئەو قیژەیە ببین. قیژەیەک لە سەردەمێک دەبێ هەر بکرێ، دەبێ گەروێک پڕ کەسێک پڕ بە گەروی خۆی قیژەیەک کە ڕاستەڵەچینێک دروست بکاتەوە، ئاسانەوەیەک دروست بکاتەوە کە بتوانین چرایەک بکەین لەو تاریکیەکەوە تا خەریکە وردە بەرەو کۆڵاییەکەی ڕۆین، بەرەو سەرداڕەکەی تاریکتریە ڕۆین، حەستینەوە دووبارە ئیش دێ. ئەدەب سیفاتێکی هەیە بەبێ باڵ سەردەم و زمانەکانە بڵێ و خۆی فەرزەکە بەسەر هەموو تاکێکدا کە لەڕێی ئەدەبەوە بتوانێت تابیر بکات، لەڕێی ئەدەبەوە بتوانێت گزارش لە ناخی خۆی بکات. ئەدیبێکمان هەیە لەگەڵ ئەو هەموو کەد و خەباتی، لەگەڵ ئەو هەموو تێکۆشانەی کە ئەیدا لە پێناو کورد، لە پێناو بەرەو پێشبردنە پێشی قەزیەی کورد ڕۆمانی چیە نووسێت. جا سەرنجڕاکێشی ئەوە بۆ من کە زیاتر بوو لە شتێکدا بوو دەبێتاش لە زیندانەوە ڕۆمانە نووسێت. زۆربەی سیاسی باشوور لای ئێمە سەردەمی شاخ، خەباتی شاخ بە بیرەوەی ئەنووسێتەوەی خۆی، منوام کرد، ونوا بووم. باسی خەڵک ناکە، باسی خەبات و قوربانیدانی خەڵک ناکە، ئەسڵەن نادیدەیەگری. هەندێک جار زیادە ڕەویەکە خەبات و تێکۆشانی ئەوان شەکاتەی خۆی، بەڵام بە درێژایی ئەو کۆمەڵە چیرۆکانە ئێمە نابینی سەلاحدین دەمرتاش باسی وەکا بڵێ من لە زیندان و ئاژیم وا بووم. باسی ناسۆری ئەوە ناکە کە لە دەرێ، باسی خەمیەوانەکە کە لە دەرەوەن. لە ڕاستیدا لە دەرێنین، لە دەرەوە زیندانین، باسی ئەوانەکە کە لە ناو سیستەمی ئەو دەسەڵاتداری ئاکەپەدا زیندانین، باسی ئەو زیندانیانە ئاکە. ئەو چیرۆکانە بە زۆرێکیش دێنە دەرێ وەک ئەوەی یەک ئەو کاراکتەرانی کە باسییانەکە، مەسەڵەن سەحەر باسەکە، کاراکتەرەکانی تر باسەکە، ئەم چیرۆکانە هاتنە دەریان ئەوە بووە دەبێتاش چیرۆک نووسیەتی لە ڕێی پارێزەرەکانیەوە چیرۆک هاتوتە دەرێ، وەک ئەوەی یەک ئازادیان بکات، بیان باتن دەرەوە. ئازموونێکی زۆر تازە بوو، زۆریش سەرکەوتوو بوو. کەوتنەوە موروی پەرشوبڵاوی حەلیم یوسفیش لەو کتێبە لەو ڕۆمانە دەگمەن و جوانانە بوو بەلای منەوە و بەلای زۆربەی خوێنەرانی کورمانجی ئاخێ و ئەو زۆر کەسی بگرە. هەرگیز بەمەکەمەدا قیژە لە نێوان من و توی خۆی نەرێ ئێستا، لە نێوان من و تۆیە هەموو کتێبانە، لە نێوان من و تۆیە. نا من بە تەواوی خاوەنداری یەکەم نەخۆت، هەردووکمان هاوبەشی، ئەتوانی ڕەخنەی زۆرم لێ بگەی.